سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە 10 باشترین ئەو فیلمان دەکەم کە من لە ساڵی 2021دا بینیم. طبعاً ئەم لیستێکی تاکەسیە، واتە ئەوانە کە بەڕای خۆم باشترینن، مەرز نییە ئەوانە باشترین بووبن، بەڵام بەڕای خۆم ئەوانە باشترین و ڕیزبەندەکەش بەو شێوە پێم داوە کە خۆم حەزم پێی کرد. جابەر لەوەی دەست بە ڕیزبەندیەکە بکەم و ئەو فیلمانە باس لێەوە بکەم کە باشترینن، هەندێک فیلم هەن کە لەو لیستەدانین، بەڵام لەگەڵ ئەوەشدا فیلمی وان کە شانی باس لێەوەکردنن هەندێک خاڵی بەهێزیان هەیە، بەتایبەت بۆ نمونە هەندێکیان لە ئاکتینگ باشن، هەندێکیان لە چیرۆک باشن، یاخود هەر بابەتێکی تر کە لەو فیلماندا هەیە. فیلمی هاوس ئۆف گوچی ئاکتینگێکی زۆر نایابی لیدی گاگا و ئالپاچینۆیە کە پێم وابێ بۆ ئۆسکار دەپاڵێرێن بۆ ئەم فیلمە. فرنچ دیسپاچ سینەماتۆگرافی و دەرهێنانێکی زۆر نایابی هەیە و هاوشێوەی گراند بوداپست هۆتێل شێوازێکی جیاوازی پێداوە. The Unforgivable بە هەمان شێوە فیلمێکە کە ئاکتینگی ساندرا بۆلۆک پێم وایە بۆ ئۆسکار دەپاڵێورێت لەبەر ئاکتینگەکە زۆر نایاب بوو، هەرچەندە هەڵەی چیرۆکنووسینی زۆر تێدایە. The Power of the Dog فیلمێکی نایاب بەتایبەت لە ڕووی چیرۆکەوە، بەڵام بۆ من نەگەیشت بۆ ئاستێکە لە باشترینەکان بێت. بێلفاست فیلمێکی ترە کە شێواز دەرهێنان و شتەکانی زۆر جوانە، بەڵام ئەوەندە دڵگیر نییە، بەتایبەتیش لەلایەن بینەرەوە، لەگەڵ ئەوەشدا ڕەخنەگران زۆر بەدڵیانە. جەستس لیگی زاک سنایدەر فیلمێکی زۆر نایابە، خەڵکانی زۆر لە باشترینەکانی ساڵیاندا دەنا، بەڵام من خۆم دەتوانم بڵێم نەگەیشت بۆ ئاستە. ڕاستە شێوازێکی نوێ بوو، شێوازێکی جیاواز بوو، بەڵام هەمان چیرۆکی پێشتری دووبارە کردەوە بۆیە نەهاتە ناو باشترینەکە. فیلمێکی ئەنێمی لەبارەی جیهانی ویچەرەوە هات، ئەویش فیلمی The Witcher Nightmare of the Wolf کە پێداچوونەوەشم بۆی کردو، ئەویش فیلمێکی نایاب بوو، باگراوندی باشی لەبارەی ویچەرەکانەوە پێشان دەدا. فیلمی تیک بووم هەم لە ڕووی چیرۆکەوە هەم لە ڕووی مۆسیقاوە، وەلا هەمووشی گرنگتر لە ڕووی ئاکتینگەوە. ئاکتینگی ئاندرو گارفیلد زۆر نایاب بوو، بۆیە فیلمێک بوو کە دەتوانم بڵێم لە ئاستی باشترینەکان بوو، بەڵام تا ئەوەش نەهات کە ببێت بە 10 باشترینەکانی من. فیلمی سپێنسەر ئاکتینگی کریستن ستیوارت بەڕاستی ئۆسکاریە، پێم وابێ نەک تەنها بۆ ئۆسکار دەپاڵێورێت، بەڵکو پێم وایە خەڵاتەکەش دێنێت لەبەر ئەوەی ئاکتینگی زۆر نایابی کرد و چیرۆکەش هەرچەندە چیرۆکێکی ساردە، بەڵام چیرۆکێکی جیاواز و شێوازی پیشاندانی جیاوازە. دوای فیلمی شتوانێک کە نەهاتونەتە ناو لیستەکە و بەڵام فیلمی نایاب بوون، بریتە لە فیلمی کروێلا کە شێوازێکی جیاواز و بە هەمان شێوە کارکتەرەکەی بە شێوازی جیاواز پیشاندا کە پێشتر لە ئەنیمەیشنەکە بینی بوومان، لەوێ تەنها خراپەکارێک بوو، لێرە باگراوند ستۆری ئەوی پیشانداین و ئاکتینگی ئێما ستۆنیش بە هەمان شێوە زۆر جوان بوو. جا بە ئێستا باس لە باشتریندا ئەو فیلمانە بکەم کە لە ساڵی 2021 بە دیاریکراوی بینی من و بەڕای خۆم ئەوانە باشترینیان پیشانداین و باشترین چیرۆک، باشترین ئاکتینگ، یاخود لە هەر بوارێک کە تایبەت بە فیلم لەو 10 فیلمانە بەدیکرا. بەرژماردەوە دەست پێ بکەین فیلمی کینگ ریچارد، فیلمەکە لە چیرۆکێکی ڕاستیەوە وەرگیراوە، باس لە چیرۆکی دروستبوونی یاریزانانی تێنس سەرینا ویلیامز هەروەها ڤینیس ویلیامز دەکات، بە تایبەت هەوڵدانی باوچیان بۆ پێگەیشتنیان. فیلمەکە فیلمێکی ئیمۆشناڵە، هەز بزوێنە، لە هەمان کاتدا فیلمێکی حەماسیشە، حەز دەکەی ببینی بزانی ئاخۆرە کۆتاییەکەی چۆن دەگەن بە سەرکەوتن. زۆر فیلمە بینیوە بۆ منە لەبارەی تۆپی پێ یاخود هەر یاریشتر کە چۆن باوکێک بۆ من لەگەڵ منداڵەکانی هەوڵ دەدات، بە تایبەت لە ڕێی فیلمی دەنگاڵ کە توانم بڵێم هاوشێوەیەکی ئەو فیلمەیە، بینیومانە چۆن باوکێک هەوڵ دەدات منداڵەکانی پێ بگەێنێت تاکو دەگەن بە سەرکەوتن. ئەوانەی کە شارەزای تێنسن دەزانن کە سەرینا ویلیامز و ڤینیس ویلیامز گەیشتون بەچێ، ئەو باگراوند ستۆریەکان پیشاندات، بە تایبەت تا تەمەنێک کە تەمەنی هەرزەکاریانە کە چۆن بەرەو پێشیان دەبات و چۆن وایان دەکات بن بەوەی ئێستا کە بوون بە ئەفسانەکانی تێن. جا فیلمەکە لە ڕووی ئاکتینگەوە ئاکتینگێکی زۆر جوان لەلایەن ویل سمیثەوە هەیە، پێم وایە ئەمەشان فیلمێکی ئۆسکاری دەبێت و ڕۆڵجێڕانەکەی زۆر جوانە. چیرۆکێکی هەز بزوێنێت، چیرۆکێکە کە بەتایبەت ئەوانەی لەگەڵ وەرزش و ئەوان تێکەڵاو بن زیاتر هەستی پێ دەکەن، تەنانەت ئەوانش کە تێکەڵاوی نین پێم وایە شێوازێک لێ تێگەیشتنیان هەیە، چۆن هەوڵدانێک دەبێت بە هۆکاری سەرکەوتن، یاخود هەندێک شت کە کۆمەلگا بە شێوازێک دەیبینێت و ئەوان تر بە شێوازێکی تر مامەڵەی لەگەڵ دەکەن، چۆن لە کۆتاییدا دەرەنجامێکی جیاوازی دەبێت. من پێم وایە فیلمی کینگ ریچارد ژمارە 10 و ڕێتینگی 8 لە 10 پێداوە. لە پلەی نۆیە فیلمی ترسناکی مێریلاندێ کە فیلمێک بوو ڕووداوێکی زۆر سەیری هەبوو کە ژنێک لەلایەن شتێکەوە بۆ بڵێن هەڕەشەی دەکرا یاخود مەترسی دەخستە سەر ژیانی. نامەوێت باس لە چیرۆکی بکەم لەبەرەوەی هەر چۆنێک باسی لێ بکەم دەبێت با جۆرێک لە سپۆیلەر. پێشتریش ڕیڤیوم بۆ فیلمەکە کردووە، دەتوانم بچن لە کەناڵەکەم سێری بکەم، بەڵام چیرۆکی فیلمەکە شێوازێکی ترسی جیاوازە کە تەنانەت ئەو شتەش کە ترس دەخاتە ناو فیلمەکە
شێواز دروستبوونی و ئەو تویستە یاخود ئەو ڕووداوی کە لە کۆتاییدا بۆمە بە دەردەکەوێت شتێکی جیاوازمان پێشان دەدات لەبارەی فیلمە مەترسیدارەکان. بۆیە من خۆم زۆرم بەدڵ بوو و ئەوەش کە کۆتاییەکەی ڕوودا زۆر حەماسی بوو، زۆر بەجۆش بوو، هەروەها ڕووداوەکەش کە باگراوند ستۆریەکی هەبوو بە هەمان شێوە باگراوند ستۆریەکی جوان بوو. ئەمەشان بە هەمان شێوە من 8 پێ دەدەم. هەرچەندە ئەم ساڵە فیلمی زۆری ئەنیمێشن یاخود تەنانەت ئەنیمی نایاب هاتن، لەوانە جێرنی کە فیلمێکی عەرەبی بوو، ئینکانتۆ، ڕایا ئەند دە لاست دراگن، بەڵام خۆم هیچ ئەوانە بەلامەوە زۆر مەزن نەبوون بەقەد فیلمی ڤیڤۆ کە لە پلەی 8 دێت. ڤیڤۆ باس لە پیرەمێردێک دەکات کە لەگەڵ مەیمونێک نمایشی سەر شەقامەکان دەکەن یاخود نمایشی گۆرانی ئەوان دەکەن، بەڵام لە یەکێک لە حاڵەتەکان پیرەمێردەکە بانگێش دەکرێت بۆ کۆنسێرتێک، بۆ کۆنسێرتی ئافرەتێک کە بە گەنجی عاشقی ئەو ئافرەتە بووە. ئەو پیرەمێردە هەوڵ دەدات کە بگات بۆ ئافرەتە، بەڵام ڕووداوەکانەوە دەخوازن کە زۆرێک لە ئەستەین بۆ دروزێت. بەڵام دواتر ڕووداوەکان بۆ ئەوە دەڕۆن کە مەیمونەکە لە ڕێک کچێکی بچووکەوە نامەیەکی ئەو پیرەمێردە ببات بۆ ئافرەتەکە. بۆیە باش لە سەرکەشیەکانی ئەو مەیمونە تا دەگات بەو ئافرەتە و لەگەڵ کچەکە شێوازێکی جوانە، کۆتاییەکەی زۆر ئیمۆشناڵە، هەستێکی دەتوان بڵێم تا ئەستێک ڕاستەقینەت پیشان دەدات، تێکەڵ دەوێت بە خۆشەویستی نێوان ئەوانە بەتایبەت کە پیرەمێردێک و پیرێژنێک کە لە کۆتاییەکەیدا چۆن ئەوەی خۆشەویستی سەرەتایان ڕووی نەداوە، چۆن کاری لە داهاتویان کردووە و شێواز دروستبوونی ڕووداوەکان هەم کۆمیدیە هەمیش ئیمۆشناڵ و هەست بزوێنە. بۆیە من خۆم زیاتر بەو ئەنیمێشنە کاریگەر بووم و دووبارە 8 لە 10 پێداوە. فیلمی هەفتەم فیلمی دۆنت لوک ئاپ. ئەم فیلمەیان زۆر نایابە لە ڕووی چیرۆک و پەیامەوە، هەرچەندە خەڵکانێکی زۆر بەتایبەت ئەوانەی کە بۆ مەبەستی ئینتەرتەینمنت سەیریان کردبوو لەوانەیە چێژێکی وایان لێ نەبینی بووێت، لەبەرەوەی فیلمەکە زیاتر فیلمێکی حیواریە و گفتوگۆیە و زۆرێک لە ڕووداوەکانیشی بەتایبەت ئەوانەی کە ئاگداری ڕووداوە سیاسیەکانی ئەمریکا بن دەزان کە زۆرێک لە بابەتەکانی ناوی سیاسین و بەتایبەتیش سەردەمی دۆناڵد ترامپ و دژایەتیکردنی کەشوهەوا و بابەتە کەشوهەواییەکان و دواتریش هاتنەوەی جۆ بایدن و ئەوانە. فیلمەکە باس لە پیاوێک و ئافرەتێک دەکات کە هەست دەکەن نەیزەکێک بەرەو زەوی دێت، ئەو نەیزەکە زەوی خراپ دەکات، بۆی هەوڵ دەدەن خەڵک ئاگادار بکەنەوە، بەڵام خەڵک بەهۆی ئەوەی پەیوەستە بە شتە ڕوتیناتەکان، بەهۆی ئەوەی پەیوەستە بە ئیعلامەوە یاخود تەنانەت بۆ چوون و ڕەتفعلی سیاسیەکانیش بەهۆی ئەوەی کە پەیوەستە بە قازانجی خۆیان پیشان دەدات کە چۆن لە هەندێک حاڵەت لەبەر ئەوەی لە قازانجی ئەواندا نییە کە باس لەو نەیزەکە بکەن شتەکە ئیهمال دەکەن، لە کاتێکدا کە لە قازانجی ئەوانە شتەکە بە هەند وەردەگرن، یانی دەبینی کە شتێکی ئاوا کە مەترسی بۆ سەرتەواوی جیهان هەیە دەکرێت بە سیاسی یاخود دەکرێت بە ئیعلامی یاخود دەکرێت بە گاڵتەی خەڵک و بە هەند وەرناگیرێت، باس لە واقعێکی زۆر جوانی ئێستا دەکات. بۆیە من فیلمەکەم هەم لە ڕووی پەیامەوە هەمیش لە ڕووی ئاکتینگەوە بەتایبەت ئاکتینگی دیکاپریۆ و جنیفەر لۆرانس زۆر نایاب بوو. بۆیە من ئەم فیلمەم 9 لە 10 پێداوە و فیلمێکە لە ڕووی پەیام و ئەوانەوە زۆر بەهێزە، هەرچەندە لەوانەیە بۆ هەندێک خەڵک فیلمێکی سارد و سۆ بێت. ئەو فیلمانی دواتر باسییان دەکەم لە 6ەم تاکو یەکەم گشتیان من 10 لە 10 پێیانداواتە فیلمی زۆر نایابن و دەتوانم بڵێم ئەو فیلمانە بوون و ئەو فیلمان تریش کە پێشتر باسم کرد وای کرد ساڵ 2021 ببێتەوە بە بژانەوەیەک دوای هاتنی کۆڕۆنا و فیلمی زۆر نایابمان لەو ساڵەدا بینی. جا لە پلەی 6ەم فیلمی سپایدەرمان نۆ وەی هۆم دێت. ئەم فیلمەش بە هەمان شێوە پێشتر ڕیڤیوم بۆی کردووە، دەتوانن لە کەناڵەکە سەیری بکەن. فیلمەکە بەرەو پێشونێکی جوانە بۆ جیهانی سپایدەرمانی تۆم هۆڵاند و ئەوەش کە جیهانەکانی پێشتر یاخود بۆ نمونە خراپەکارەکانی فیلمی پێشتر و هەندێک تویستی فیلمەکانی پێشتر و جیهانی سپایدەرمان بەگشتی دێتەوە ناو فیلمەکە، شتێکی جوانە، هەستێکی خۆش پێدات، حەماست، یانی لە ڕووی کۆمیکەوە هەرچی ئەوەی کە حەز بە کۆمیک دەکات دەیخوازت لە فیلمەدا هەیە، لە ڕووی ئاکشن، لە ڕووی چیرۆک، لە ڕووی مالتیڤەرس کە بۆ یەکەم جار دەتوان بڵێن بە شێوازێکی زۆر فراوان بە مالتیڤەرس ئاشنا دەبین و مامەڵەی سپایدەرمان و هاتنی زۆرێک لە ئەکتەرە پاڵەوانەکان و ئەکتەرە خراپەکارەکانی تری و جیهانی تریش شتێکی زۆر جوانە لە ناو فیلمەکە. بۆیە پێم وایە فیلمەکە پێشکەوتنێکی جوانە بەگشتی بۆ کارکتەری سپایدەرمانی بەتایبەتیشی تۆم هۆڵاند، کاریگەری زۆریشی دەبێت بەسەر داهاتووی فیلمەکانی سپایدەرمان و ئەڤێنجەرز و تەنانەت لەوانەیە فیلمی تری سپایدەرمانش کاریگەری بەسەرەوە هەبێت کە لە داهاتووت بڵاو بکرێنەوە. لە پلەی 5ەم فیلمی لاست دوێل دێت. ئەم فیلمەیان
غەدرێکی زۆری لێکرا لە بۆکس ئۆفیس و قازانجی برێن هافتانە لەبەرەوەی فیلمێک نەبوو نازانم خەڵکانی زۆر بەدڵیان نەبوو خەکانی زۆر سەیان نەکرد بەڵام من خۆم بە توحفەیەکی دادەنێم لەبەر ئەوەی فیلمێکی زۆر نایە فیلمەکە لە ڕێی سێ چیرۆکی جیاوازەوە یاخود سێ جێرانەوەی جیاوازەوە باس لە ڕووداوێک دەکات باس لە دوو هاوڕێ دەکات کە لە سەردەمێکی کۆندا لە ئینگلتەرای کۆندا ئەو دوو هاوڕێیە سەرەتا هاوڕێ زۆر نزیکی یەکترن بەڵام بەهۆی کێشەیەکەوە لە بەجبنی یەکتر بە تایبەتیش ئەوەیە کە هاوڕێکیان ئەوەی تر تاوانبار دەکات کە دەستدرێژی کردوتە سەر هاوسەرەکەی جا فیلمەکە باس لەوە دەکات کاتێک ئەو ڕووداوە بڵاو دەبێتەوە دادگایەک دروست دەبێت کە ئەم بابەتە ڕوون بکەنەوە لە دادگایەکە هەر یەکە لەلایەنەکان دەتوانێت داوای ئەوە بکات کە لە ڕێی شەڕەوە یاخود لە ڕێی بێگژێک دەچوونەوە ئەو بابەتە یەکلا بکەنەوە ئەو کاتەش هاوشێوەی ڕووداوەکانی گێم ئۆف ترۆنز ئەوانەی بینی بێتان زۆر ناسمە ناوی بەڵام هاوشێوەی ئەو ڕووداوانە ئەوەی کە براوەیە بە ڕاست دادەنرێت و دادەنێت کە ئەوەیان ڕاستە جا ئەوەی کە باس لە دوایین شەڕ دەکات شتێکی جوانە سەرەتاکە دوای شەڕمە پیشاندات بەڵام کۆتایی شەڕەکەمە پیشاندات کە چێ براوەیە دواتر دێت سێ جێڕانەوە باز دەکات هەر جێڕانەوەی هی کەسێکە و باس لەوە دەکات کە چۆن ڕاستیەکان دەکرێت بە هەر جێڕانەوەیەک بگۆڕدرێت دەبینین بە هەر جێڕانەوەیەک شێوازێکیان هەیە هەریەکەیان باس لەوەی خۆی دەکات هەریەکەیان خۆی دەکات بە تاوانبار و بێتاوان بۆیە دەتوان بڵێت تا ئاستێک هەڵبژاردنەکە دەخاتە بەردەستی تۆ دەڵێ ئاخۆ تۆ کامت بەلاوە ڕاستە خۆ دەتوانی هەڵبژێری فیلمەکە لە ڕێی 2 سەعات و نیوەوە ئەو سێ جێڕانەوەی زۆر بە جوانی دەگەێنێت لە هەمان کاتدا بەیەکبەستنەوەی چیرۆکەکان و بێگەیاندنی چیرۆکەکە چکە دەبینی کە دەتوانین بڵێن بە سێ فیلم ئەو فیلمە و ئەو پەیامە گەیەندراوە شتێکی زۆر جوانە کە هەر سێ فیلمەکەش هەمان مەبەستیان بگەین و لە کۆتاییشدا ئەنجامدانی دوێڵەکە هەم لە ڕووی ئاکشن هەم لە ڕووی ئاکتینگ و بڵێن لە ڕووی چیرۆکەوە لە گشتوێکەوە زۆر زۆر نایاب بوو بۆیە پێم وایە ئەمە فیلمێک بوو کە دەکرا زیاتر لە ساڵی 2021 گرنگش پێ بدرێت فیلمی چوارەم بریتە لە فیلمی لاست نایت ئین سۆهۆ ئەم فیلمەشیان بە هەمان شێوە ئەو ناوبانگەی پێم وابێ نەبوو و ڕاستە زۆر لە بۆکس ئۆفیس و ئەوان نەبوو زیاتر ئی و نێتفلێکس بوو بەڵام لەگەڵەوەشدا ئەو ناوبانگەی نەبوو کە شایانی بوو فیلمەکە فیلمێکی هەست بزوێنە فیلمێکە تا ئاستێکی کەم ترسناکە بەڵام زیاتر هەست بزوێن و نهێنی ئامێزە فیلمێکە کە دەخاتە حەماسەتەوە هەر لە سەرەتاکەی مەراق دەکا ئاخۆ ڕووداوەکان چۆن دەڕۆن ینی لە 20 دقەی سەرەتا تۆ دەستە ناو ڕووداوەکانەوە دەزانی کە مەبەستەکە بەرەوشێ دەڕوا بەڵام نازانی کۆتاییەکە و سەرەتاکەی چۆنیانی ئەوەندە نهێنی و ئەوەندە سەنجڕاکێکی تێدایە کە لە کۆتاییشدا تویست و گۆڕانکاریوات پیشاندا کە بە شێوازێکە دەخاتە حەماسەتەوە ئیمۆشن پێدەدات و هەستێکی زۆر خۆشە بەتایبەت ئەوانە حەز بە فیلمە هەست بزوێنەکان بکەن من خۆم فیلمەکەم زۆر بەدڵ بوو چیرۆکەکەی باس لە کچێک دەکات کە لە گوندێکی دەوروبەری ئینگلتەراوە دێت بۆ پایتەخت کە لەندەنە لەوێ لە لەندەن لە شوقەیەک بەتەنیا دەمێنێتەوە کە لە شوقەکە دەمێنێتەوە لە ژوورێک لە ژوورەکە دەخەوێت جۆرێک لە خەون دەبینێت و دەچێت بۆ هەمان شار هەمان شوێن بەڵام لە ساڵی شەستەکان لەوێ سەرەتا ڕووداوەکان بە ئاسایی دەڕۆن بەڵام دواتر بۆ بە دەردەکەوێت کە چەند ڕووداوێکی ناخۆش بەسەر کەسێک داهاتووە کە بە هەمان شێوە لەو ژوورەدا ژیاوە بۆیە شێوازی ڕوودانی ڕووداوەکان هەم لە خەون دەچێت هەم لە گەڕانەوە بۆ کات دەچێت هەم ڕووداوەکان ڕابردووش پیشاندا کەس کاریگەریشان بەسەر ئێستاوە هەیە و دەیان بەستێتەوە بە ئێستا و هەولی ئەو کچەش لە ئێستادا کاریگەری بخاتە سەر ئەوانە ڕابردوو یاخود ئەوانەی ڕابردوو گۆڕانکاری بەسەردا بێنێ شتێکی زۆر جوانە ینی دەتخاتە حەماسەتەوە وادە دەکات کە لەگەڵ کچەکە هەز بکەیت کە بەڵێ پێویستە شتێک بکرێت پێویستە کە ئەو ڕووداوە بە هەند وەربگیرێ ینی زۆر زۆر جوانە وە تویست و بەتایبەت کۆتاییە نایابەکەی وا دەکات زیاتر حەز بە فیلمەکە بکەیت فیلمی سێیەم فیلمی دوون ئەم فیلمەشیان پێم وا بێ فیلمێکی زۆر عەبقەریە هەرچەندە بە هەمان شێوە فیلمێک بوو خەڵکانێک هەرچەندە خەڵکانیش زیاتر نەبوون دەتوان بڵێم کەمتر وابوون بەڵام خەڵکانیش هەبوون بە فیلمێکی سارد و سووراندا دەنا بەتایبەت ئەوانەی کە زیاتر فیلمەکەیان بۆ ئینتەرتەینمنت و بۆ چێژ تەماشاکرد لەبەر ئەمە فیلمێکە بەدڵنیاییەوە چەندە فیلمی تری دەردێت و ناساندنێکی بە جیهانەکە بۆیە فیلمێک بوو ڕاستە تا ئاستێک وەکو فیلمێکی گشتی ئەگەر یەک فیلم سەیری بکەیت لەوانەیە سارد بێت بەڵام بەگشتی و ناساندنێکی زۆر زۆر جوان بۆ جیهانی دوور
فیلمەکە باس لە سەردەمێک دەکات کە چەند هەسارەیەکەن. یەکێک لە هەسارەکان مادەیەک هەیە کە ئەو مادەیە دەبێتە هۆی بەرەو پێشچوون یاخود بەڕێوەچوونی گشت هەسارەکانی تر. هەموو هەسارانەش لەلایەن پاشایەکەوە یاخود لەلایەن ئیمپراتۆرێکەوە بەڕێوە دەبرێن، بەڵام هەریەکە لە هەسارەکانیش خۆی خانەوادەیەک هەیە کە خانەوادەکە ئەو هەسارەیە بەڕێوە دەبات. جا لەو هەسارەیە کە ئەو مادەیە هەیە کۆمەڵە خەڵکێکی لێن کە مادەکە بەرەو ئیمپراتۆریە دەبەن و بازرگانی پێدەکەن، بەڵام ئیمپراتۆر بڕیا دەدات کە ئەو خەڵکە یاخود ئەو خانەوادەیە لا ببرێن و خانەوادەیەشتر بێتە شوێنی ئەوان کە ئەو کار بکات. بۆیە کێشە نێوان ئەو دوو خانەوادەی دروست دەبێت، بە تایبەت کە خانەوادەکەی پێشتر کە دەڕۆن خانەوادەیەکی زۆر زلهێز و زۆر تونند و تیژن، کێشیان لەگەڵ ئەوان تر بۆ دروست دەبێت. لە هەمان کاتیشدا خانەوادەیەشتر هەن یاخۆ خەکانشتر هەن کە خودی خەڵکی سەر ئەو هەسارەیەن کە مادەکەی لێیە، هەر بۆیەشە کێشەی ئەوانیش لەگەڵ ئەو دوو خانەوادەی دروست دەبێت، واتە کێشەی ئەوان لەسەر خاچی خۆیان لە هەمان کاتدا ئەوان تریش لە نێوان خۆیان لەسەر مادەکە و بازرگانیەکە. فیلمەکە تیمەکانی زۆر مهم و زۆر گرنگە، بەتایبەت تیمە سیاسی و کۆمەڵایەتیەکان کە پیشان دەدات چۆن زلهێزەکان دژ بێک دەوەستنەوە لە پێناو قازانجێک، لە هەمان کاتدا ئەوەی کە لەو شوێنەیە چۆن زەلی دەکرێت، پاشاکان چۆن بەڕێوەبەراتی ئەو شتان دەکەن. یعنی تیمەکان و پەیامەکانی زۆر زۆر جوان. لە هەمان کاتیشدا مۆسیقا سینەماتۆگرافی لەو فیلمە دەتوانم بڵێم نایاب بوو، هیچ فیلمێکی 2021 وەکەوە نەبوو. دەرهێنانی مۆسیقاکەی حەماسەت بەتایبەت کە هانزیمەرە ئیشەکەی کردووە بە دڵنیاییەوە شتێکی نایاب دەبێت و لە هەمان کاتیشدا سینەماتۆگرافی پیشاندانی ئەو جیهانانە دروستکردنیان کۆشک و تەلارەکان جرک و بەرگەکە، یعنی بەگشتی گشت دەرهێنانەکەی زۆر زۆر نایاب بوو، لە ئاستی خۆیدا بوو و دڵنیاشم ئەم فیلمە لە داهاتوودا لەبەرەوەی بەشی دومی ڕاگەیەنراوە بە دڵنیاییشەوە درێژ دەکرێتەوە لانی کەم بۆ 3 فیلم، هەرچەندە دەکرێت زیاتریش بڕوات چونکە جیهانی دوون جیهانیش فراوانە، بەڵام پێم وایە داهاتوو زۆر زیاتر بە فیلمەکە ئاشنا دەبین وە زیاتریش لەبارەیەوە دەزانین و زیاتر چێژی دەبێت. لە پلەی دووەم فیلمی کۆدا دێت. فیلمی کۆدا فیلمێکی سادەی خانەوادەیی زۆر زۆر ئیمۆشناڵە. فیلمەکە باس لە خانەوادەیەک دەکات کە گشتیان کەڕولاڵن جگە لە یەک کەسیان نەبێت، کە کچێکیانە دەتوانێت قسە بکات و گوێی لە قسە بێت، ئەگەرنە ئەوانی تر کەڕولاڵن تەنها بە ئاماژەی دەست دەتوانن قسە بکەن. بۆیە پیشان دەدات کە ئەرچی ئەو کچە چەندە مەحاڵە لە مامەڵەکردن لەگەڵ خانەوادەکەی. لە هەمان کاتیشدا کچەکە خۆی حەزی بە گۆرانی گوتنە. تۆ بیر بکەوە حەز بە گۆرانی گوتن بێت، هەوڵ بدەیت کە بەرەو ئەو ئامانجت بڕۆیت، بەڵام لە هەمان کاتدا خانەوادەکە نەتوانن کە لە هەستی تۆ تێبگەن یاخود گوێیان لە گۆرانیەکان هەوڵ بدەن کە بزانن تۆ چە ئامانجێک هەیە. فیلمەکە فیلمێکی زۆر ئیمۆشناڵە، زۆر هەست بزوێنە، بە تایبەت کە ئەو ئەکتەرانێک کە ڕۆڵی کەڕولاڵەکان دەجێڕن خۆیان کەڕولارن، بۆیە هەست دەکەیت کە ئەوان هەستێکی چۆنیان هەیە، خانەوادە پێکهێنانی ئەوان چۆنە، شێوازی ژیانی ئەوان چۆنە وە مامەڵەیان لەگەڵ کۆمەلگات چۆنە. فیلمەکە لە کۆتاییدا هەم هەستێکی زۆر خۆش پێدات، هەمیش هەستێکی خەمبارکرد پێدات کە کۆتاییەکی وای هەیە، کۆتاییەکە زۆر زۆر جوانە، کۆتاییەکە کە زۆر واقعیە و زیاتر تێکەڵاو دەکات بە چیرۆکەکە. پێم وایە ئەمەیان فیلمێک بوو لە ڕووی درامیەوە لە پلەی یەکەم بوو و لە هەمان کاتیشدا لە ڕووی ئاکتینگ و ئەوانەشەوە پلەیەکی زۆر زۆر نایابی هەبوو. فیلمێک بوو کە چاوەڕوانە دەکرا ئەو پلە بەرزەی بەدەست بێت و ئەو داهێنانە گەورەی بکات لە ساڵ 2021. جا باس لە پلەی یەکەم بکەم، هەرچەندە وەک باسم کرد لە پلەی شەشەمەوە تا یەکەم گشتیان دە لە دەیان پێدراوە، بۆیە زەحمەت بوو بتوانم یەکەم و دووەم و ئەوانە لێکجیا بکەمەوە، بەڵام یەکەم بەلای خۆمەوە باشترینە لە گشت ڕوویەکەوە، نایابتر بوو تا ئاستێکی کەمیش بێت، نایابتر بوو لەو فیلمانێک کە پێشتر باسم لێوە کرد، ئەوەش بریتە لە بەشی دووەمی A Quiet Place. فیلمەکە باس لە دوای ڕووداوەکانی A Quiet Place یەک دەکات و هەندێک لە باگراوند ستۆریش پیشاندات کاتێک بۆ یەکەم جار درەندەکان دێن سەر زەوی. باس لەوە دەکات کە زۆر درەندەیەکەن کە ناتوانن هیچ شتێک ببینن، بەڵام لە هەمان کاتدا بە بیستنی شتانێکی زۆر کەم هەرش دەکەنە سەر ئەو ئاراستەیە کە شتەکەی لێ هاتووە. بۆیە ئەوان دەبن بە جۆرێکی گەورەی مەترسی
کە بۆ سەر شوێنەکە لە بەشی یەکەم بینیومانەکە خەڵکە چۆن هەوڵ دەدەن مامەڵ لەگەڵ ئەو شێوازە درندانە بکەن لە بەشی دوم سەرەتا بەوە دەناسێنێت کە درندەکان چۆن دروست دەبن بەڵام دواتر دێتەوە سەر دوای فیلمی یەکەم کە پیشانێدات ئەو خانەوادێک کە لە بەشی یەکەم ڕزگاریان بوو دەستنە دەرەوە هەوڵ دەدەن کە گەشت بکەن بۆ شوێنێک کە خەڵکانش سەلامەتری لێن تا بەتەواوی دوورکەونەوە لەو درندانە بەڵام لە ڕێگا سەرکەشی تریان ڕوبەڕوو دەبێتەوە و خەڵکانیشتر دەناسن هەندێک لەوانە کارکتەری سەرەچین هەندێک لە ئاکتینگ و ڕۆڵجێڕانی ناو ئەم فیلمە بەڕاستی ئەگەر لەوانەیە بەهۆی فیلمی فیلمەکەەوە نەبێت ئەگەرنا شایانی ئەوەیە بۆ ئۆسکار پاڵێت ئیملی بلانت زۆر نایەبە کچەکە لەوەیە کە دووبارە ئەویشان کەرولاڵە لە ئەسەزیشدا کەرولاڵە ڕۆڵێک دەجێڕێت کە هاوشێوەی بەشی یەکەم بەڵام لەم بەشیان لەبەر ئەوەی ڕۆڵی زیاترە بە هەمان شێوە و دەتوانم لێم دەقاتیش نایابە کیلیان مرفی دەبێت بە یەکێک لە خۆشەویستترین کارکتەرەکانی ناو فیلمەکە هەرچەندە پێشتریش بەهۆی پیکی بلایندەرز ئەوانەوە زۆر خۆشەویست بوو بەڵام لەم فیلمە ڕۆڵەکەی ئەوەندە جوانە و ئەوەندە جوان ڕۆڵی باوکی ئەو کچە دەجێڕێت یاخود جێگرەوەی باوکی ئەو کچە و ئەوەندە بە کەسێکی خەمخۆر دەچێت بەدەست خۆت نییە دەبێت بە یەکێک لە کارکتەرە خۆشەویستەکانی ناو فیلمەکە و بەگشتیش فیلمەکە هەم لە ڕووی حەماست هەم لە ڕووی چیرۆکەوە هەم لە ڕووی داهێنانیەوە هەم لە ڕووی گۆڕانکاریەوە لە ڕووی تەنانەت ترسیشەوە کە یەکێک لە تیمەکانی فیلمەکە زۆر نایابە من پێشتر ڕیڤی تایبەتم بۆ ئەم فیلمە کردووە بۆیە نامەوێت زۆر درێژە پێ بدەم دەتوانم بچن لە کاناڵەکەم سیر بکەن هەوڵ دەدەم لینکەکەشی لە خوارەوە دابنێم بەڵام بەگشتی پێم وایە ئەم فیلمیان A Quiet Place 2 نایابترین فیلم بوو لە ساڵی 2021 و بە خۆشحاڵیەوە بەشێک لە ئەو فیلمانێک کە زۆر نایاب بوون لەو ساڵە بۆشە پێم وابێ ئەم ساڵی 2021 ساڵش دڵخۆشکەر بوو ساڵی داهاتوش بە دڵنیایەوە دڵخۆشکەر دەبێت بە تایبەت کە چەندان فیلم بەڕێوان و هەوڵ دەدەم ڤیدیۆیەکی لەبارەی ئەم فیلمانە بکەم کە لە ساڵی داهاتوو یاخود ئەو ساڵێک کە ئێستا تێداین لەو مانگانەی داهاتوو چەند فیلمێک قرارە بەڕێوە بن کە زۆر نایابن من خۆم زۆر بە حەماست و بە پەرۆشم بۆیان هەوڵ دەدەم ڤیدیۆیەکیان لەبارەوە بکەم بزانین ئاخۆ ئەو فیلمانە چین من وسام ئەحمەدم سوپاس